هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. ئەمە شتێکمان فێر دەکا قاعیدەیەک لە ژیانتدا بیزانە ئەی موسڵمان، هەر شتێکت خۆشویست لە تووڕەبوونی خوادا، یعنی خوا پێی ناخۆشە تۆ ئەو شتت خۆش بوێت یا بەم شێوازە خۆشت بوێت، ئەوەی کە تۆ خۆشت دەوێت و بەهۆیەوە خوات لە خۆت تووڕە کرد، بە هەمان شت خوا سزات دەدات، بە هەمان شت خوا سزات دەدات، بە هەمان شت. ئەو ماڵەی کە نوێژی لەسەر دەچوێنی، ئەو کەسابەتەی کە ڕۆژی ڕۆمەزانی لەسەر دەچوێنی، نوێژی فەرزی لەسەر دەچوێنی، چاوەڕێکە خودی ئەو ماڵە دەبێتە سەبەبی نەهامەتی و دەردەسەری و خەفەت و نەخۆشی و ناڕەحەتی بۆت. ئەو ماڵە خۆی، ئەو ماڵە خۆی. ئافرەتێک کە بەرەو حەرام دەدبا، بەرەو گوناه دەدبا و تۆش خۆشت دەوێ، دڵنیابە ئەوە خودی ئەوە دەبێتە سەبەبی چی؟ عەذاب بۆت. ڕیاسەتێک و مەنسەبێک و دەسەڵاتێک و پلە و پۆستێک کە زۆر ئاواتە پێی بگەی، ئەو پلە و پۆستەی کە خۆشت دەوێت دەتەوێت پێی بگەی، خودی ئەوە دەبێتە سەبەبی تیاچوونت، دەبێتە سەبەبی عەذابدان و سزادانت. بۆی باوریابین هەر شتێکمان خۆش دەوێت لە پێناوی خوا بێ و لە سنووری شەرعی خوادا بێت. کە تەجاوزت کرد، تێتپەڕاند، حسابت بۆ سنووری شەرع نەکرد، حسابت بۆ تووڕەبوونی خوا نەکرد، خوای گەورە لێت هەڵدەجێڕێتەوە لە خۆشیەوە بۆ ناخۆشی، بە خودی ئەو شتە سزات دەدات، بە خودی ئەو شتە سزات دەدات. بۆیە ئەمە دوو قاعیدەن عەکسی یەکن. ئەو شتێک کە نەفست پێی ناخۆشە بەڵام خوا پێی خۆشە بۆیە تۆ دەیکەی پێت ناخۆشە، ئەوە دەبێتە خێر و خۆشی بۆت. لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم، بل هو خير لكم. يعني شتێک کە ظاهری تۆ وا دەزانی شەڕە بۆ تۆ، بەڵام مادام خوا کردوێتی ڕازیت، پێت ناخۆشە، ئەو ناخۆشی خوا بۆت دەکاتە خۆشی. بەڵام عەکسەکەشی چییە؟ ئەوەی کە تۆ پێت خۆشە و خوا پێی ناخۆشە، خوای گەورە دەفەرمێ ئینەما نوملی لەهم لیەزدادوا ئیثما. وا دڵیان پێخۆشە کاتێک کە خوای گەورە ماڵیان دەداتێ بە حەرام، وا دەزانن ئەوە شتێکی باشیان بەنسیب بوو، بەڵام نازانن ئەوە بۆی گوناه و تاوان و سزایان پێ زیاد دەبێت. پەنا بەخوا. کەواتە باوریابین براکانم، دائما نفسمان لەلایەک و شەرعی خوا لەلایەک. شەرعی خوا بخێنە پێش هەوای نەفسی خۆمان، ئەجینا زەرەر دەکەین.